آرامم بۆ تەسوورکەن دوای بە دیاریەوە دەخۆمەوە. ئەستەغفر الله. ڕێژیاری تەمەن ئەو ساڵ تۆ بە خوێندن پێدەگەی داخوازی باشترینم باڵا بێ پۆست و جێگای. زۆر عەزی لە فێربوونی ڕوونە ڕوێگەی زانکۆی چوونت ببینم خۆت مامۆستای ئەو فێرگای. زێڕی قوت و دەریایی لە ڕێزانست پێشمەرگەی جلکی سپی دکتۆر بوون تۆ بپۆشی ئەو بەرگای. یەڵا ڕەسەن و ڕەچەڵەک ڕوون ڕێژوان و ڕێژیار بران لە باخچەی دایک و بابدا ئەو دوو گوڵە ئاو دران. ڕۆڵەی ڕێگای ڕزگارین ڕۆژن ڕووناکن چران ڕۆڵەی ڕێگای ڕزگارین ڕۆژن ڕووناکن چران دەرگەی خۆشی کراوە دلکانی خەمدا خران. لە گەورە شاری ئەولێر ئاڵایەک بوون هەڵدران کوڕانی نانەکەلی زێڕن لە عەلێکن گران کوڕانی نانەکەلی زێڕن لە عەلێکن گران. کەسوکارم کەسوکێم ڕۆژوانی تەمەن 9 ساڵ لە 2012 ڕێژوانی تەمەن 9 ساڵ لە 2012 لە مانجی عەوددا بوو بە ڕۆژ دەبوو بە چاردا. لە هەولێر لەدایک بوو هەر لەوێش بوو پەروەردا کوڕێکی زۆر شەرمەنە زۆر عەیا و بەخۆ پەسەندە. کوڕێکی زۆر شەرمن و ئەیا بەخۆ پەسەندە ڕوحمی بەقە دنیایە خاوەن دڵە زۆر دەوڵەمەندە. ڕوحمی بەقە دنیایە خاوەن دڵە زۆر مەردە ببێتە داری بەری ڕەبی بژی سەد هەندە ببێتە داری بەری ڕەبی بژی سەد هەندە. یەڵڵا وەرزی بەهارم خۆشە سەرمان نایمینی قینی ژاڵە و نەرگز و شلێر سەد زۆرە سوور ڕەشینێ. وەرزی بەهارم خۆشە سەرمان نایمینی قینی ژاڵە و نێرگز و شلێر سەد زۆرە سوور و شینی. دەشت و دەیمەن سەرخۆشن کەو دەکا پێکەنینێ دەشت و دیمەن سەرخۆشن کەو دەکا پێکەنینێ ئەولاد بۆ باب هەردار بەرێ بۆ پەرژینێ. ئەولاد بۆ بابەربارە ئەولاد بۆ بابەردارە بۆ بەڕێم بەژینێ لوقمانی نانەکەلی بە خۆی و دوو کوڕی شیرینێ. لقمانی نانەکەلی
ناکەلی بەخۆ و کوڕی شیرینێ دایم بەهار بێ و کەنار نەکەونە خەمگینێ دایم ژین و بەهار بێ نەکەونە خەمگینێ هەریان دوعایێ دەکا ئێوەش بڵێن ئامینێ خدایە دوژمن هیچ کات مەرجی ئێوە نەبینێ دوژمن هەتا ئێستا کەش خەون بە دیدارتان وەدەبینێ بۆ ڕێژیار و ڕێژوانە ئاریان ناوی وان دێنێ سەڵاو ئەلەو دوو ئەولادەت خودا لە تۆی نەستێنێ دایکی ڕێژوان و بریا ئەو دووە هەر بمێنێ دایک فریشتەی خوایە ئەو شتەم لەلا ڕوونێ ئەوانە ئەولاد مردن ئاریان ناوی وان دێنێ لە خزمەت جەنابیاندام ئەو تایفە بمێنێ بە سۆڵۆیەکی ئارام ئەو تا کۆتایی بێنێ ئارۆم سۆڵۆیەک بڕۆ ئەو مێشکەم بتەقێنێ